بەناوی خۆبەخشندنەوە مێرەبان سڵاوتان لێبێ عزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاشە جوانەکەی کەناڵی پێیامەوە دێمەوە خزمەت دێوە عزیز و خۆشەویست ئەمڕۆ لە گەراج بەغدام لە شاری هەولێر و لەمەوەی ئەمڕۆی بەرنامەی پەیامی تۆم جیاواز بێت لە بەرنامەکانی تر و بێم ڕاو سەرنج و بەڵک و خەم و گوزەرانی ئەم سایق تەکسیانە و ئەم شۆفێرانە بۆ ئێوە بگوازمەوە بزانین لەگەڵ قەدەغەی هاتوچۆوە چەنەگە بێ ئەوان هیچ ئیش و کارێکیان نەکردووە و بە تەواوەتی زەرمەند بوون لەم قەدەغەی هاتوچۆی بۆ ئەمڕۆ دەمەوێت ڕاوسەرنجێ و شۆفێرانە بۆ ئێوە بگوازمەوە و وەلەیان بپرسم ئەرێ چەندە بێ ئیش و کارە نەکردووە ئەرێ گوزەرانێت چۆن بەڕێوە چێ لەگەڵەوەی کە زیاتر لە 4 مانگە قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەنداوە ئەمڕۆ لەیان دەپرسم حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند حسابی بۆ گوزەرانیەوە کردووە لە کاتی دانی بڕیاری قەدەغەی هاتوچۆ بۆ ئەمڕۆ لەوان دەپرسم و بەرنامەکەم لە نێوان ئەوانەوە بێ ئێوەش لەگەڵمان بن و بیستەرمان بن. باش ئەو سەیتەڕێ لۆ بۆ هەندێک کەسێ لۆ بۆ هەندێک کەسی نیە بە پەنجەی قشمەری پێ دەکەن ئەمە منداڵێکی وا دەورود لە ناو سەیتەری قشمەریت پێ دەکا معقول نییە آخر معقول نییە ئەمە لە پێشم خەڵک هات چێ بکە ئەم لە مارەدانیشم 10,000 لە بەرچی نەبی لە یەکی مانجە تا 15 مانجە کۆرۆنە هەیە لە 15 مانجە تا سەر مانجە کۆرۆنە نامینی ئەن هاتیمە دەرێ بەو قورعانێ ئەوەندەم پێ هەموو هەژ مندار و کرێتی ئێستا ساقە وا نانی دەفرۆشی بە خەزانەکەی نانی دەکە نانەکەی دەبە ڕێی خەززان دەفرۆشی داواکاریەوە چیە و بۆچی ئەمڕۆ لە نێو شوێنەکەی خۆتان گربوونەتەوە پێشەچی بەخێر هاتنی جەنابتان دەکەن کە هاتینە لە مەشاکری ئەو برا شوفێرانە دەفێستنەوە زۆر بەخێرات نادەکەن ئێمە کێشەیمە ئەوەیە ئەمە لە سێزدەی سێوە ئەمە ئەو ڕێیان نەمە گرتیە ئەمە وەک بەرپرسی گەراج و بەرپرسیێلەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە داوا لە بەڕێستان دەکەین پەیاممان بگەینە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕێگای بۆمە بکەنەوە ئێمە 1500 ساقمانەیە هەولێر سلێمانی هەولێر کەلارە هەولێر کەرکووک هەولێر بەغدایە بە جیمسیە بۆ ئۆڤامە تایم هەولێر بەغدای ئەمەوە تقریبا 6 مانج دەڕاتن ئەمە بێکاری ئەو ڕێیان کردیتەوە باشە لەو مەجموعەکە هەیە دێنە ژۆرە کەسانەگە ناکەلو ئەم سایقم هەیە ئەو دەڕاتە وێن دەرێ 12 شەو لە سەیتەڕی دەمێنێتەوە ئیزن نادەی لۆ فلان کەس دێتش دۆ وەڵ ئەوە تەنسیقی هەیە ئەوەڵەوە موافقی ئێکاکە ئەمە شوفێرین هەموو کەس واسە لە چێ بینتن سارە هی مەتاری بە دوو وەرەقەی دەڕاتن ڕاستن کەس قسەی لەگە ناکاتن سایقی مەش نهێن بڕاتن ئەمە ئەو پەیامێمە ئەوەی بگەن هەرێمی کوردستان ئێمە فابەندی هەموو شتێکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارەکانی دەمامک دەبەستین کفوفی لەدەست دەکەین ماسک دەبەست بەس ئەو ڕێمان بکەن وەڵای سایقمان نییە پارێ نەبات 4 نەفەری 3 نەفەری بارەکەین بڕیارماندا هەر بەبێ حکوومەت ئاگاش لێبیتن جیمسی 8 نەفەرە 5 نەفەری بارەکەین سەرمای ناتە خوارێ 4 نەفەر پاس 8 نەفەرە 5 نەفەری بارەکەین ئەمە هەموو شتێک پابندیم بە ڕێنمانە بەس حکوومەت ڕێمان لۆ بکات کاکە وەڵڵە پارمان نیە پەیامان بگەین حکوومەت هەرێمی کوردستان ئەمە دەمانێت ئەو ڕێمان لۆ بکرێتەوە بڵێ ڕێگا و کامتان بەسەردا ئەم هەموو ڕێەکەمان بداخرای لە بۆ مەزمعچێ ڕێگای سەیتەر شێراوەیە دێگەڵێ بۆ هەولێر بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ بەغدایە بۆ هەولێر هەوڕێیان هەموو هەیە بەس دەبە ئەو کەسان هەیە عیدی خۆیانە ئەوی تەنسیقیان یەکاکە ئەم کابرای سایقم خۆ پێم ناکرێم ڕجووتمەکەم وەزیری داخلی وەزیر واز ئەمە نۆکاکە چوومەکەم حافزی چوومەکەم قامی جێنمانەکەم دەرکە نمانێنم کاکە وەڵە گوناحین وەڵ ئەو سایقان هەم بگەڕێنیە 500,000 دیار پێنی ئەو هەموو سایقی کەس پارێ کارەبان نیە نان نییە بخۆن سایقاتیم بەرپرسیام دکتۆر دەرێ پارەی بنزیم دێ پارەی بنزین نییە کاکە لۆ دەکەن ئەمە چ بکەین کاکەمە پابند بووین لە سێزەی سێوە ئەمە دانیشتینە با حکوومەتی یارمەتیمان دە هاوکاریمان بکە کاکە الحەمدە حکوومەتێکی زەنجیرمان هەیە وەزارەتی تەندروستی ئەو هەموو مساعدە دەدێت ئەو هەموو ئەشیا دێت کاکە سێ تیمی دادنێم لە بازگەکان دادنم کاکە کەسێک دێتە ژۆرێ تێستیان لۆ دەکەن خۆ ئەلم تەتەوەری کردێ کاکە بە 20 ساعتی نەتیجەکە دەداتێ کاکە تو ئەگەر پەتای کۆڕۆن دەگرێت کاکە تەلەفۆن لۆ دەکەن کاکە فلان کەس وەرگەرەندی بکەیت ئەگە ناوەڕێی لۆدا دەکەن کاکە ئەوە حەل نییە ڕێقەپاتکردن ئەوە حەل نییە ڕێقەپاتکردن هەموو جێیەک دا بخرێتەوە حەل نییە کاکە بەڕاستی باش ئەو سەیتەڕێ لۆ بۆ هەندێک کەسێ لۆ بۆ هەندێک کەسی نییە ئەو تەنسیقە چییە یعنی هەموو سایق تەنسیق ناکە ئەمە دەمانەوێتن ئەو ڕێمان لۆ بکەنەوە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریمان بکە باشە ئێستا کە دێن کۆرۆنا لێرە زیاد وانە باشە لۆ پێش هەفتەی ڕێی سلێمانی 45,000 گەشتیار هاتە سلێمانی 45,000 گەشتیار چوتە سلێمانی باشە لۆ لە سلێمانی ڕێژەی توشبوانی فەتای کۆرۆنا کەمی کردیە لۆ لە هەولێرێ ڕێقەپاتە هەر زیاد دەکاتن لە دۆجە زیاد دەکات ئەو شتە دەویست شتەکە ئەمە داوا دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕێمان لۆ بکاتەوە ڕێمان لۆ بکاتەوە ڕێمان لۆ بکاتەوە ئەومان دەوێت کاکەجان چەندە بێت تۆ هیچی شەکە نەکردووە من لە 12 سێوە تا ئێستا لە هەولێر دەردەچویمە
دوازەی سێوەسە دەرنەچمە من سێ سیارەشمەیە هەموو کەس زانێت کە من دەرنەچوومە یەک سەفەر دەرچوومە جەماعەتی مەجلس نەوابیان هینا و هاتۆ موافقیان هەبووە من ئەو ڕۆژێکە لە خەرچی گوندی گۆمەشینم بە سیارە خۆم بە عالی خۆم دەمەوێت بچم لۆ گوندەکەی خۆمان خانومانمان لێ بە من دەڵێت جەمسیە کڕۆنەی پێوەیە بابە لۆ سیارەی گچکە کڕۆنەی پێوە نییە بستە سلێمان بستە جەندەر لۆ جەمسی کڕۆنەی پێویستە گوندی گۆمەشین یعنی ئەو مەژ چییە؟ یعنی بەلاش جێسەر ینی قسەی خەڵەت بەسە دەریات و کڕۆنە پێ بگەڕێت بە پەنجەی قشمەری پێ دەکەن ئەمە منداڵێکی وا دەورود لە ناو سەیتەری قشمەری پێ دەکا معقول نییە حایلی خۆم پێ داکەم پێ خوشکم پێ منداڵی خۆم پێ قسەی غەڵەت پێ قسەش بکەی احتمالی لێت بداتن ئەگەر نە بەڵێ کری خەتەکانتان ئێستا چەندە ئەم خەتانیەوە بە چەندتان کڕیەوە بۆی کە ئیشی پێ بکەن برا هیچ خەتی لە خەتی جەمسی ئێستا ئیمە کاتی خۆی حکومەت دایمە بەس خەڵکێکی زۆر لە 130 وەرقە 150 وەرقەی کڕیا پێم بڵێ ئێستا وەزع گوزەرانی شۆفێران چۆنە لە ئاخی دەرەجەی ژێر سفریە ئەگەر حکومەت کوردستان هەمووی 4 ملیۆنە سەتا ئێستا سوندم پێ دەخورێ بە سوند 3 ملیۆن دژی ئەو حکومەتەیە 3 ملیۆن 3 ملیۆنی کردە دژمنی خۆی بەواسطەی ئەو سەیتەرانە درۆیە ئەوەی برێ ئەمن دەنگەدەم وان لەو خەڵکەی کرد هەتا مایە ئینتیخابات بی ئیلاگە بە خۆیان دەنگ بدەن 3 ملیۆنی کردە دژمنی خۆی سباق بڕیاری چەند کەسەشی بڕیارەکانیان غەڵەت بوو ئەوەی چووە پشت سەیتەری یەک شەو ماوە ئیهانە کرا بە عەیاتی خۆی دەنگ ناداتە ئەو حکومەتەی بە عەیاتی خۆی ئەوەی برێ دەنگەدەم درۆی دەکا و ئەمە کوردین هەمووی خەڵکی ئەو هەولێرەینا هەموو تەزعیەماندا لەو کوردایەتی بەڵام یەک بەخۆم هەتا ما بم دەنجیان نادەمێ هەتا ما بم هەتا ئەم بچمە پشتەیتەرەی ئاسایشەشی مندار کە نازانی بە چوو ئاستەشی بووتە ئاسایش 5 ملیار شەقێنی برێ بگەڕێەوە ئیزن نادەم بە شەو لە ناو سیارەی بنوم بەڵام من عیسابی ئەوی ناکا کاکە کابرایش خەڵکی هەولێرێنەکەونە پێشمەرگەینا هەموو بریندارین خەڵکی ئەو هەولێرەینا لە پێشم ئیزم بدرێ ئەمن ئیزن نەدرێم ئەم پەیامەکمێ لۆ حکومەت 3 ملیۆن کەسی لە خۆی کرد بەو سەیتەرانە بە بڕیاری 3 کەس بە بڕیاری 3 کەس بڕیارەکانی هەمووی ساخت بوو بڕیارەکانیان غەڵەت بوو هەموو خەرچی هەولێریان لە خۆی کرد ئەوەی خەرچی هەولێرە برێ دەنگ دەدەمە حکومەتەی درۆیە کەس بەڕاستی بی کەس دەنگ نادە داواکاریتان ئێستا چیتان بۆ بکرێتەوە ئەرێ وەڵڵا داواکاریتان چیە داواکاریمان هەیە ئاسانکاری بکە دڵی ئەو خەرکەی لەو خۆی ڕاکێشتەوە بەوەڵڵا وەبیلا وەتیلا دەنجی داینن ئەو جارە ئیلا سندوقەکان بە خۆیان دەیپڕکەنەوە یەک کەس دەنگ ناداتە ئەو حکومەتێ وایان لێ کرد آخر معقول نییە ئەمن لە پێشم خەڵک هات چێ بکە ئەم لە مارەدانیشم 10,000 لە بەرچی نەبی چەند ڕۆژان تۆ لە بازگەکان مایەوە هەشت ڕۆژ هەشت شەو لەبەر چی و هەشت شەوەی مایەوە ینی داواکاری بێمەوە دیانگوت لە بەغدایاتی نیان دێش بێمەوە خەڵکی هەولێر ئارێ وەڵا ئەمنەوە کوڕبین هەژ ڕۆژ ئەوڵای واستیان هەبوو دات نەژورێ بەس ئەمن هەژ ڕۆژ مامە وەڵا ئارێ وەڵا بەس دەبێ خەڵکی هەولێریش کارتی زانیاری هەمشتم هەولێرە وڵاتەمان هەولێرە ناوڵە نیانێژ عەرەب داخل دەبوو لە وەختە وەڵا بە واستە شتووە داخل دەبوو لەگەرم ئەو فەوجی عەسکەرەکان هاتن شورتەکان هەموو داخل ئەم مامە هەژ ڕۆژ بەس ئاخیری باش بوو خوا خێری بنووسی گوتی بڕۆ ئاودیان کرد خێری خۆی ئارێ وەڵا خوا خێری بنووسی پاش هەژ ڕۆژی وەڵا داواکاریمان ئەوەیە داوا لە وەزیری ناخۆ دەکەین لەبەرەوەی داوا لە وەزیری سەحی ناکەم بە ناوی ڕێنمایی کڕۆنەی داوا لە وەزیری ناخۆم دەکەم ئاسانکارێکمان لۆ بکە لە سەیتەرەی ئەمە خەرچی هەولێرەیە وەچی چوینە پشت سەیتەرەی برێ کاکە ئەوی کارتی زانیاریە سائقە داخلکەنەوە عەرەبەکان ئیستا لە بەغدایە نەفەری بار دەکەن دەگەینە سەیتەرەی لۆ خۆیان دەگەڕێنەوە کاسبی خۆیان دەکەن با ئەمەش بڕۆین نەفەرەکەی دانین بە بەتاری داخلمان بکەنەوە لەک لە سەیتەرەی لە پشت سەیتەرەی نێلی داخلمەوە کارتی زانیاری هەموو شتەکەم هەولێرە بەخوای برا شەهیدیشم حساب لۆ ناکە بە دەردی برادەری گوتی گەنجیاندانا لە سەیتەرەی دەبی هەندێک ئسلوبی بەرامبەرمە هەبێ ئسلوب ئەمە کوردی ئەو هەولێرەینە ئەمەینە سەوتی دەدەین لەو کوردستانە بژێتەوە عەرەبەک نایە سەوت بداتێ لە ڕۆژی انتخابات برێ کورد بابتە یەکەم هەرە و کوردەیە دەبی سەوتی بداتن دەمانجیتکە انتخاباتە دیسان دێنەوە سەرجادێ ئەمە داوای لێبوردنەکەن کاکە لە ئیستەوەدا ئەمن بژێنە تا من سەوتت بدەمێ ئەو ژیانە هاتاوە نابی هەموو لە یەکی مانجە تا 15 مانجە کۆڕۆنە هەیە لە 15 مانجە تا سەرمانجە کۆڕۆنە نامینێ یاوە چیە ینی تێناگەم لە مەسەلەی کۆڕۆنەی
ڕاتبەکەنی برێکا کە ڕاتبەکەنی بەس بە کۆڕۆنەی ئەمە ڕامەگرە ئەمە کاسبیم لەسەر سوکانیە کاکە من بە سوکان دەژیم ئەمە ڕاتبەکمێنە بەس بژێوی عالم هەمووی ڕاوەستایە لە سێزدەی سێەوە کە چاردەی سێ ڕێقەت ئەکرا ئەمە ئەلێرە دانیشتینە سوندەوەی ناخۆم ئەشام هەبی دوسێ ڕۆژوەچ ڕێیان کردەوە عالم دەچوو دەدینی لە مانگەی 2 ڕۆژ ئاساکاری دەکرێت سەفەرش دەکەین دەینەوە بەس ئەوە ئیش نییە کاکە ئەمن عیلم لەسرە بەخوای سایق هەیە ئەو سوکانەیە 2 بە 2 مارە کڕیان کابرا کرێتی شەباسە دێت تێرکوانە چکەیانی یعنی وەش دەرێن کابرا خۆی سوتان بەهۆی قەدەغەیە چۆ چەند کەس لە زۆرە و حسێب ئەگەر لەو سەری بکەی لۆ ئێرکوانە لە ئێرکوانێژی لە 2500 کەس دەبیتن یعنی زۆرە بەزە تو شتەکەیە ئەمن ئەوڕۆ لەگەر ئەو برادەی ئەو سیارەمان کڕە هەردووکمانش کرێت چینە کرێ خەتەکەش دەدەین باسە وەسڵ خەت ئەوە 6 مانگەت و ڕاتگرتیا نیقابە وەسڵ خەت 1 ڕۆژ تاخیربی 100,000 غەرامەت دەکات 100,000 غەرامەی خۆی وەردەگری باشە چێ تاویزی کەس دینار تاویزت دەکاتەوە بەس سایە قوربانێ لە هەموو شتێکی کەس بژگیری ناکە دەچێت پشتەی حاش حازر دەرێت تاکە قۆندرە کاتە پێشی وەش دەمەجا دەگە ڕقم سۆرە وەچی دەری ڕقم سۆرە ئەوەیە مەس ئەمەەوە کوڕەکەم 3 ڕۆژە لە سەیتەرەیە دێگەڵات نمانەیکە بیستانە نمانەیکە مەخمور نمانەیکە نانن بێتەوە خاتر خۆ ئێمە خەلکە و شارە نین بۆمان لێ دەکەن لۆمان لێ دەکەن نازانم ئەوە لەو دووسەیتەرەوە کەوتووە ماڵێمان لێرەیە بیتاقەستەکەمان هەولێرە نان بێتەوە لەبەرچی بەس ئەو سیارەمان ئەوە 2 ڕۆژەوە لە سەیتەرە کەتیە هەمیسا هەموو هەلەکەت هەفتەیە کەت ئەمە لەوە 2 ڕۆژ کەت خاتر خۆ بووە لەم عالەماکەن ڕۆژە بێت داخلی ئەو سەفەرەکە بۆ چۆتە بەغداوە چۆتە بەغدا ئاسایی بوو کە ڕۆی ئاساییە هەی سەیتەرەکانی حکوومەتی مرکزی هەموو تەسیلی ئومورەکەن بۆ خەڵک بەس هەولێر قەپاتی کردیە قفڵی کردیە قفڵە بەس لەبەر کوردانشە بۆ ئامان لێ دەکەنەوە خەڵکی هەولێرن بۆمان لێ بۆ لە بەرچی داوامەکە کاکە تەسیلات بکەن لەگە عالەمە ئەو زەختەی لەسەر عالم لادەن وەرەدەت بۆ ماڵێ بەخۆمەوە دەنەفەرین کرێ چیمە ئەوە مانگەی بۆ 2 کرێ نیتم بدەم عالم لە بۆ میاندایە ڕۆژی پێش جێژەی ڕیان کردو لە سلێمانی هەموو خزمم سلێمانی لە سلێمانیە چوم ئەندەگە شامە شامیناوە سەیمداری خۆم پێ لە سماقول گۆتی جەمسێ داخلە بابە ئەوە هەویەمەوە مندارم گۆتی جەمسێ ڕقم هەولێر نییە بە کوردنی مەبا لێ ناگەڕین بچەوە بڕۆ دێگەرێ بڕۆ دنیاچکە مێوەیەرە بابە عیلە خۆمە دەرم تۆم بۆ 5 ڕۆژە پێز مانگەوە لە مارێ کەتیمە نییە چتیوە وەڵا یەک دنیاشمە بەرچینە بۆ هاتیمەوە لە سێتەرە ئەمەیان گەڕاندەوە دوایە گۆتیاوە لە بڕۆ بەخوایەوە پێز مانگە 2 سەفەرم کردیە بە زۆری ئەشیان بردی هەموو دەزانم بە تاریش دێنەوە ئەویش بە زۆری ئەگەر ڕێیەکە بیکردنە خۆمان تێ بکەین والله نییە وەرە دەر بۆ مارێ ئەوە بەو قورعان هاتیمە دەرێ بەو قورعانێ ئەوەندەم پێ هەموو هەژ مندار و کرێت چیگەم باشە ئەوەندەیە نییە بە قورعان هەرەوەندەمەیە خواوە چی والله ئەو سیارە بە 2 دەفتەر و نیو ئێستا کەس دەفتەرش پێ نادە ئارێ بەخۆ ئەوە کەتیەوە تۆزی خۆ هەم خۆری لەسەر خۆر ئەوە پێز مانگە لەوێ کەتیە ساحیبیشی مردیە والله ساحیبی ئەمری خوای کردەوە لە خەفەتان بە خوددا ئەو سیارەیە خواوەچی کوراوە سا تۆزی جەتە لێدا مرد بە قورعان لە خەفەتی شێ و مسئولێ خەسخانە مایشەکە بە یەک زاری و هاشنا هەرمانجێ 2 سەفەریش مای زندە مەمنوی پێراوکەیان کاکە مەمنونی وەڵا بەخوا مەمنونیانی بەس بە قوڕە کاکە قەی ناکە مەمنونی پێراوێن نابم خەرچی ئەو شارەیمە ئاخۆمە ئاخۆمە دەبی ڕێمان ڕێ ئەمن بەست پێرە چوومە بەغدایێ پێرێ هاتیمەوە لە سەتەرێ شێراوەی مندارەشی ئەوەندە یادێ بستوڕێوە لۆ مندار لەمە دەخورتەوە ئاسایش ئەسلوبیانە ئەسلوب بەرامبە خەرچی هەولێرێ بەرامبەر عەرەبیش لەبەرەوەی سەیتەرە دەروازە شارستانێتی شارە ئەدا ئەسلوبی سەتەرەی ئەوانە دەردەبی ناو شاری چمان بەسە بینن وەیە سوڕایمەوە چوومەوە مەخموری سەتەرەی مەخموری خەرچی ڕمادی چارج بابان دێ ڕادەوەسی دەستە ژۆرێ خەرچی ڕمادی دەرێن باشە لۆ ئەم ناسمە ژۆرێ دەرێ وەڵا ئەو لای عادی ڕمادیە وتم بابا من خەرچی هەولێرێمە لە بە هەر سەتەرێکی مەسموعم بچمە ژۆرێ دەرێ نابلە خۆت بڕۆ شێراوێ بابا دەرم شێراوە منیجرات و نالی بچمە ژۆرێ دەرم لەو خەرچی ڕمادی زیندە دەی دەرێ ئەو لای موقعی ڕمادیە وتم نەمزانیە ئەو لای مەغمور بیتە لای غەربیەی ها ڕازگەکانی هەولێر زۆر ئوستوبیان ناشرینە بەڕاستی شتیەوان نییە بەڕاستی شتیەوان نییە بەرامبەر
بەرامبەر عرب و بەرامبەر هەردی بەرامبەر هەردووچیان ئەوە نییە شتیوان وەچی بابان و ئۆبامای دەبینن بۆ دەزان عیزرائیلە ئێخە لەبەر چێ ئێبرا معیشەتمانەوەیە باشە فەرم ئەلێر وەرە ئەمنۆ ساری خۆم نیە دەت بەمە سلێمان دەت بەمە سلێمانی ئێستا ئەدەر پیاوت لە پشت چاو دوو برۆیە ئەتو ئەو چاوی من دەرینە باشە بەغدا سلێمانی احتیادی لۆ بەغدا هەولێری احتیادی نەبیتنا ڕۆژی جەژنەی 45,000 نەفەر چوە سلێمانی ئەدە نەفەری 400 دلاری سەر هریلۆ سلێمانی 45 میلیارد دلار چوە سلێمانی وایە ئەی لە باش ئەی لە بزنێتە هەولێری داواکاریەوە چیتان بۆ کرێ پێشتان لەگەڵ داواکاری ڕێ بەڕسیم بتەوە تەواو یعنی ئەوە چییە ڕێ بەڕسیم بەڵێ باشە ڕاوەسرا باشە ئەوروپا هەم قەدەغات چێ دەێت تازە هەولێر ڕم دەست پێ هاتن شتیوا لە چێە لۆ بەس هەولێری دوهات یان لە هەموو عراق وەرە لە هەولێر دەرسی هەتا بەسڕای دەچین دێنەوە پەزناری مار لە چێنەرە لۆ بەسەوە ئەخ هەولێر چی لێیە هەولێر چێ دەری مقەدەسە بەس پێم برێ ئەو جارە بێت و ئینتخاب بێتەوە بەس مستەفا هازمی 50 لەوانە بێخمە ئەوە مۆری مەحاڵە شتیواڵە بەس لەبەوە مستەفای بەڵێ زان و خۆشەویستان من هەر لە نێوم شۆفێرانە بەردەوامە بم و ڕاوسەرنج و زیاتر خەمیەوان بۆ ئێوە گوازمەوە بەڵام دوای ناوبڕە کورتەیە دێمەوە خزمە دێوە ئەزیز و خۆشەویست و لەگەڵیان بەردەوام دەبین. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە بە ئێوە ئازیز و خۆشەویست شاد بوومەوە من هەڵ لەگەڵ شۆفێری ئەم تەکسیانە بەردەوام دەبم و لیان دەپرسم ئەرێ چەند دەبێ ئێوە ئیشتان نەکردووە تازەم حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی دانی بڕیاری قەدەغەی هاتووسۆ حسابی بۆ ژیان و گوزەرانیەوە کردووە بۆی من لەگەڵەوان بەردەوام دەبم و ئێوەش بەردەوام بن لەگەڵ باش ئەو سەیتەڕێ لۆ بۆ هەندێک کەسێ لۆ بۆ هەندێک کەسی نییە بە پەنجەی قشمەری پێ دەکەن ئەمە منداڵێکی وا دەورود لە ناو سەیتەری قشمەریت پێ دەکا معقول نییە آخر معقول نییە ئەمە لە پێشم خەڵک هات چێ بکە ئەم لە مارەدانیشم 10,000 لە بەرچی نەبی لێکی مانجە تا پازدەی مانجە کۆڕۆنە هەیە لە پازدەی مانجە تا سەر مانجە کۆڕۆنە نامینی ئەن هاتیمە دەرێ بەو قورعانێ ئەوەندەم پێ هەموو هەژ مندار و کرێتی ئێستا ساقە وا نانی دەفرۆشی بە خزانەکەی نانی دەکە نانەکەی دەبە لە ڕێی خەزانین دەفرۆشی داواکاریەوە چییە وەلی ئەمڕۆ لەبەر چی تووڕێی بەدەم چاوتانەوە بینێ داواکاریمان کاکە بێزاروی لە ماڵە سێزدەی سێوە لە ماڵینە پێشترێ گوتمان قەینال سێزدەی سێوە لە مارینە دەبایە ئێستا گرێنتی کردبیانە خۆشەکە زۆر نەک پێش 3 مانگە 4 ماگووە لە مارینە بێئیشین هەر ئەمەنی نەگەراز بەغدا هاتا کوردستان بەعاموەیە کوردستان ئێستا خەتی ئەو گەرازەی 1500 عایلە لەسەرە 1500 عایلە هەم سەعب ژنومدارین هیچما بێئیشین لە ساردان بە هەموو یەک ئەفتێشمە لۆکراوە چار و شەکەمان داخراوە خەڵک هەموو بەگلەیە هەموو بەگازاندێ داواکاری لەوەزی ناخۆ ڕێدا پێچونی بکاتی شەکەمە لۆ بکاتەوە دەست خۆشی دەکەین و خەڵکەم بێش هەموو کرێتی هەیە خەتی بەکرێ و هەیە بێزار و لە مارەکەکە سارە خەتی بەکرێ بێت کرێکی ئەمە کاتبی کەرکک و سایقمان هەیە خەتی بە 500,000 بەکرەیە ئەو فەقیرێ بەخۆ ئیشکە ئەفتەی 3 کاروان دەکات دەکەمانجی 12 کاروان لە 12 کاروانەی 500,000 دەدا دەسێ بکرێ 700,000 دەبنێتەوە کەرکک کەولێریش داخراوە خەتی کەرکک کەولێش داخڕۆ 4 ڕۆژ تا ڕۆژی ئالفی ڕۆژی ئالفەی خی ئیشەکەمان ڕاژیراوە و هەتا ئێستا دەنیا تا نوۆی قراری بەغدای نوۆی ماگەی یە کوردستانیش دەریاتە هەفتەیەک لە ماڵ دەبن ئەو بڕیارانەی کە دەدرێت تا چەند حسابی ئێوە هەموو خەڵک دەکەن هیچ ئسێم ناکرێ بڕیار بەز قسەی خۆیان وەردەگری ئێستا قسە لۆ دەکەین بە قسەکەی وەردەگرن بەس تەشکیلی ناکە برای جوانەکەم هیچ قسەی قسەی وەرناگرن خڕیار ئەما و داواکاریمان ئەوێ شەکەما بکرێتەوە دەمامیش دەبەستنی هاوکارین و نەفەرەکان دەکەین دەستکەیشان دەێنێت دەمامیشان دەدەینێ و هەر ئەوەندەیە بەڕێزی داواکاری تۆ چییە چیتان داواکاری من مامۆستا یاخوب بەخێ بن سەد چاوم ئەم داواکاری خۆما دەمەوێ ڕێ ببتەوە ئەستا من ساحبی ئەو سیارەیمە ئەکرێت چیمە مانجێ 450,000 بدەم ئەمێ نموچی ئیش نەکەم ساحبی دەری والله لە فندقی دەنوم ڕۆژ بەس فندق 640,000 دایە ئەی چ خوا قبول دەکا ئەمن موبایلم فرۆشتیە چوومە پس سەیتەرێ 12 شەوە من لە پس سەیتەرێ ڕاوەستایمە داهاتمەوە دەیگو بگەڕێەوە ئەوە کرۆنەی پێەیە ئەقەی ناکە ئەمن بسمە ژۆری سارە چ لە سارە بە عەبدەفتەری لە دەری بەجێ بێنم ئەخوا قبول ناکە ئەمە ئێستا بۆچی لێرە ڕاوەستاوی کە دەزانێت ڕاوەستان بێزار بوون دەمەوێت کرێکی وەگرم بڕۆم بەس بڕۆم ناگەڕێمەوە
پێ دەری لە سەیتەرە ڕەت دەبی دەری لەو تاسە ڕەت دەبی نابی بگەڕێەوە محالە بێ ناو هەولێری ئیکاکە کوردم نفوسم هەولێرە کارتیزانیارم هەولێرە مالم لە مەلا عومەریە یعنی چ خوا قبول دەکا ئاری وەڵا بە تەواتی بێزار بوونە خەڵکی سلێمانی جەماعەت سلێمانی لەولای قەشمەرمان پێ دەکا دەرە ئەمە هاتسوو دەکەین ئەنگۆ هاتسوو ناکەین یان دەچینە باغدای وچی دیزەکانە دەبی سەریعی بگەڕێنەوە ڕێ نادەن ئەمن 12 شەو لە پشت سەیتەرە چوومە تەقتەقی چوومە مەخموری چوومە هەموو زێیەکی پارە لە چێ بینم ساحبش پارەی دەوێ ئێمە کرێت چیمە ساحب لە چێ پارەی دەوێت ئەلا دەبی سارەکە بفرۆشم بدەمە ساحبی لە چێ بینم ئەمنش 450 وەڵام مانگانە 450 کابرا دەری ئەمن پارەی خۆم دەوێت باشە ئێمە لە چێ بینم ئەوچی بێ ئیشە من لە چێ بینم نیتم لەو ماوەیە ساق قلقلە دەرچووە بە تەنسیق دەرچوە ئەوش تەنسیقەکە کوم مەسەلەن نەخۆش بووە عادەت تایرە بووە مەسەلەن یان کابرا جەنازەش پێ بووە جمسەکان جەنازەیان بردیە پێش جەنازە ڕۆیشتە لە خلالی بەڵام ساقمان هەیە لە خلالی سێزدەی سێوە هەتا ئەو دقەیە یەک سلفی لە سارەی نەدایە ڕسکی لۆ نەهاتێ کابرا بەڵێ خاوەنێ و گەراج دەبینین ناڕۆم بەڵام سارەیەکی زۆری خەتی لێرە ئەو تمبێلانە بۆ وەستاون ئەو ڕۆکە گردبوونەوە ئەگەنە ڕۆژان تروەرێک سارە لێنە ئەوەی هەمووی دێتێرکانش یعنی لە دوو عەلەچی دەگەڕێن لە ئافتە چی زیاتر ئێستا کە داوا لە من دەکەن گردبوونەوەچی بکەین بەڵام گردبوونەوەچی هێمنانە ئەمە ناڵێن کڕۆنە نیە بەڵێ کڕۆنە هەیە بەڵام ئەمە با بکەینە خۆ پارێزی تاچی با وەزعەکەی تێپەڕێنین ئەمەش دەزانین شاڵاوەچی کڕۆنەی هاتیە ڕووی لەمە کردیە لە هەولێرێ کردیە بەڵێ کڕۆنە هەیە شتەکە تەواو دەبی لە گەری خۆمان ڕابینین ئەمە نابی لە بە کڕۆنەی هەرێن ئەگەر حکوومەتی هەرێم هەردێتن لەبەر موچەی خۆی هەردێتن خەڵک لە ژۆرێ دەکاتن ئەگەر موچە خەڵکی بتا باشە لۆ ڕات بەچی دە احتیادی هەموو بازاری ئاسایی کردەوە حکوومەت مفلسە خەڵک نێتە جادەی لە خۆی دەترسێ ئەگەر ترس نەبیتن خەڵک لە ژۆرێ ناکە باشە لۆ لە خەرچی سلێمانی 5,000 لە خلالی ئەو چا ڕۆژەی 5,000 لە سەر 5,000 گەشتیاری چوینە ئەحمەداوای چوینە هەورەمان منتیقی هەورەمان سلێمانی خەڵک لە متێلەکان لە وتێلەکان لە مەتعەمەکان لە پارکەکان نووسست بوون گەراجی سلێمانی بەغدا هیچ کێشەی نییە سلێمانی کەرکووک هیچ کێشەی نییە ڕێگا کراوەیتەوە لەو سێزدەی سێوەشکامە کەرنتینە کرا لەوێن دەرەکە تەسیل ئەمر هەبووە زۆربەی ساخەکانی مەش ئێستا کەش ئەوە ڤیددیۆم لەکنا ساخەکانی عەرەبەکان ئێستا کەوانەی لە هەولێر بەغدایشیان دەکرێت ئێستا بەغدا سلێمانی شێ دەکەن و ڕێگەشیان پێداینە کێشەی ئێوە چییە؟ ئەمڕۆ لەبەر چی گربوونەتەوە؟ کێشەیمە دەزانسیە بەخێر بێن سەرچاوم یەکەم تر ئەمە هەموو بەلێنەکمان هەیە لەگە حکوومەت کارتی خەتمان هەیە یعنی لە ئاسایشی لە نیقابەی لە مواسەلات ئەمە هەموو شتێکمان هەیە داوا دەکەن هەساکاری لۆ ساقەکان بکرێت لۆ ساقی قەمەرە لۆ پاسەکانش با بکرێت هەمومان با سەیتەرە کارتی خەتی لۆ ساقی وەرگێت کارتی خەتی نەبوو با نێلی بڕوە ئەمە لە باتی بە 4 نەفەری بە 3 نەفەری دەڕۆین بە 2 نەفەری دەڕۆین بەس بە هەساکاری بکرێت خەرک 4 مانگە لە مارەمە ڕاستە قەدەغە لەسەر چاومان قەدەغە زانیتمان قەدەغەیە بەش ئەمەش بە پێی ئەوەی کە حکوومەت چیدانە ئەمە ئەوەی دەکەن ناوەڵی 4 مانگە بەس لەبەر چ خۆمان سەر دەکە ئەو هەیە مشینە هەیە ئێستا عەمەلاتی دەکە ساقەوە عەمەلات دەکە ساقەوە شرتی دەفرۆشی لەسەر سەتی ساق تەکسیەوە شرتی دەفرۆشی لەسەر زادەی ئێستا ساقە وانانی دەفرۆشی بەناو عنوانەوە دەدەمێ وانانی دەفرۆشی لە ڕێی کەزەزانی بە خێزانەکەی نانی دەکە نانەکەی دەبە لە ڕێی کەزەزانی دەفرۆشی بە بەڵگەوە دەدەمێ لە خەتە لەگەم لە خەت سلێمانیە ئێوە داواکاریتان چیە بزەڵت داواکاری دەکەن لە حکوومەتی هەرێم لە وەزیری ناوخۆ هەساکاری بکاتن لۆ هەموو خەرکەکەی لۆ عام سارێ مەتاری بە 2 وەرەقەی دەستە سلێمانین ئەمن بە 5,000 دەیبم لۆ لێ یاگەڕێم بڕم لۆ ئەو دەڕوە هیچ کێشەی نییە دەبا ئەوش با بکە مشکلم نییە ئێستا لێرەدا با خۆری ڕووکە قەدەغەبی بەسەر چاوم کڕۆنە هەیە قەدەغەش هەیە با نەمینێ هیچ کەسێک بانەچی ئەمە بەسەر چاوم 4 مانگەدا چاری دوژدادەنیشن بەس نائەت و بڕۆی ئەم بمینێمەوە هەمووی نییە قەدەغ لە خێر لۆ هەمووی نییە باشە تۆ چەند دەبیشن وڵاوە 5 مانگە لە 4 سێوە ئەمە نەفەرمانبار نەکردیە
ئەو پاسانێک پێ نەخێر تەکسینە خەتەکەتان ینی بە چەند کڕیەوە چەند کرێتان لەسرە والله خەتەکان ناوی چەدەی بفرۆشینەوە ڕسمێ کەس لێشمان ناکڕی ناوەڵە خەتەکان و سیارەکە کەس نێمان ناکرێت وەشی هیچ نەبیتنەوە گەرازە چێ لێمان دەکرێت ئەمڕۆ هەمووی لێرەن قەردوونە هەموو تووشی قەردوونە ئێستا ئاسایش دەکاتەوە حکوومەتی عێراقی ئیمە دەگریتن ئێستا ئەو هەفتەی حکوومەتی عێراقی ئەو خەتەکەی مەیگرت ئەو جارە ئاسایش گرتیوە ئێستا ئەفرۆشکە پردێ بەرێ باشە با لەگەڵم برای قسە بکەم وەزع گوزەرانی ئێستای نێو پاسەکان و نێو تەکسیەکان و بە تایبەت گێراجی هەولێر ئێستا کە چۆنە لەگەڵ شارەکە وڵی کاکە ڕەوشی سایق بەعام خراپە بەعام خراپە ئێمە یعنی هیچ بەرژەوەن دێتتمانە لە غیری ئیشی ئەو پاسە نەبێتین یعنی داوا دەکەین لە حکوومەتی هەرێم نامانەوێت کاکە نەداوای مەسەبمان کردووە نەداوای مەسولەتێکی گەورەمان کردووە هیچمانیان ناوێت کاکە ئەمانەوێت بە خۆمان کار و کاسبی خۆمان بکەین بەڕێ خۆمان بچین بەڕێ خۆمان بێنەوە بەس ئیهانە نەکرین بەڕاستی یعنی هەموو ڕۆژ کاکە دێ سایقا گلەیت لێکە عربا داخل نابێت سووریا داخل نابێت تورکا داخل نابێتن ئیشەکەی مەشە هەیە بەڕاستی یعنی تورکا عربا سووریا مسافرە والحاصل کاکە ئێرانی هیچ ئێرانی لەبەو نەخۆشی کوڕن ئێمە زانین نەخۆشیەکە هەیە و بەڵێ هەیە و ڕاستە خەڵکەی زۆریش توش بووە بەس کاکە مش بە پێ ڕێنمایەکان بە پێ ڕێنمایەک باوەزیری گواستنەوە بە ڕێنمایمان بۆ دانێتن کاکە ڕێنمایەکان چییە ئەمەش ئەگەر مخالفین باوەختی حساب کتابمان لەگەر بکاتن بە پێ ڕێنمایەکان هەر ڕێنمایەک ئەو دایبنێت ئەمە هیچ یاریمان نییە بۆ ڕێنمایە دوای ئێمە 14 نەفەر بارەکەین کاک ئێستا 8 نەفەر بارەکەین بە 8 نەفەر یعنی هەر نەفەر ئێستا کوشتێ دانین نامانەوێ بەڕاستی یعنی لەوە زیاتر خەڵک پڕ بووە خەڵک یعنی هەموو ڕۆژ کاکە سایق تەلەفۆن بەرپرسی هێڵی هەولێر سلێمانیمە خەڵک تەلەفۆن بۆ دەکە کاکە سایقە کاکە وەڵی پاری بەنزینیم نییە بێمە گەراج کاکە پارەم نییە بە قورعان ماڵ و منداڵم نەخۆشە کاکە خۆ من حکومەت نیمە تو داوا لەم نەکەی ئەمجا الحاصل خەڵکەکە کاکە بەعام لە معاناتێکی زۆرە بەڕاستی یعنی داوا لە حکومەت هێرێکی وەکو هاوکاریەک یعنی وەکو خێرێک کاکە بە خێر بەو خەڵکە بکە یعنی بەڕاستی بەسە خەڵک یعنی بەڕاستی يعني هەتا سەری هاتووە کاکە وەڵی سای قەزانم خواوەچی زێڕی ماڵی فرۆشتووە سای قەزانم خواوەچی پارچە عەردی زیادی هەبوو فرۆشتێتی تێگەی يعني بەسە کاکە خەڵک هەتا ئێرە و بەس وەڵی ئێمە هاتووەمان دەکرد بە زۆر بەکەمی لەبەرەوەی حکوومەت بە عەلەنی ئیعلانی نەکرد بوو کە ڕێگاکان بەس وتوی ئاسانکاری ئەگە بە بڵێ ڕێگاکان ئاساییە بینی شارەکانی هەرێمی کوردستان خەڵکەش دێتن ئێستا وتوێتی ڕێگانی بە هیچ شێوەیەک خەڵک هەرنایەتە گەرازیش ئێمە بە ساقەکانی لێرێن ئەو ئەوی دەبینین یەک نەفەرنی هەمووی سایقا شارەکان هەموو بە بەتاڵی دەبینم بەڵام هەمووشی لێرن ینی ئەمڕۆ من لە سعات 6 لێرم تا ئێستا نەفرێک نەیگوتە سەلام عەلێک تا ئێستا نەخێر ناتوانم بەس لۆ ناو دەنجی هاتیمە ئێرانە لە ماڵەوە بێزارم 5 مانگە من نەچوومەتە سلێمانی 5 مانگ بەڵێ من هەر لەسەر بەرچی خۆم مەسرەفی ماڵەوەم کردووە نەخێر من لەوانەیە تا مدەچی زۆر کەمتر بەردەوام بین داواکاریمان لە حکوومەتی هەرێم هەیە ئەم ڕێگاکەمان ئەوەی لەو گەرازە ئیش دەکا هەمووی خەڵکی فەقیرە کوڕە هەژارە ئەوی دەورەمەندبی بەخوای نایەتە ئێرە ئیشێ بکە هەمووی ئێمە خەڵکی فەقیرین یعنی هیچ ئەوە مەساعەلەمان نییە لەسەری بژین بەس کار و کەسەباتەکەمان ئەوەیە باش ئەو سەیتەڕێ لۆ لە بۆ هەندێک کەسێ لۆ لە بۆ هەندێک کەسنی بە پەنجەی قشمەری پێ دەکەن ئەمە منداڵێکی وا دەورود لە ناو سەیتەری قشمەری پێ دەکا معقول نییە آخر معقول نییە ئەمە لە پێشم خەڵک هات شێ بکە ئەم لە مارەدانیشم 10,000 لە بەرچی نەبی لەیەکی مانجە تا 15 مانجە کۆڕۆنە هەیە لە 15 مانجە تا سەر مانجە کۆڕۆنە نامینی ئەن هاتیمە دەرێ بەو قورعانێ ئەوەندەم پێ هەموو هەش مندار و کرێتی ئێستا ساقە وا نانی دەفرۆشی بە خەزانەکەی نانی دەکە نانەکەی دەبە لە ڕێی خەزانین دەفرۆشی چەندێک دەبێت و هیچ ئیشێک نەکرد من لە هەفتی سێوە لە ماڵم ئەری وەڵڵا باشە چۆنە گوزەرە هیچ ئیشێک نەکرد بە قورعان هیچ ئیشم نییە ئەوەی هەشتم بوو خواردیتم ئێستا دەبی دەست بە قەرز کرد ئەری وەڵڵا ئەو دەی بچێتە ژێرباری خەرز بەس یەک داواکاریمان هەیە قەمەرەکانی خەتی سولەیمانی هەتا ئێستا هەر ڕۆیشتوونە بۆ
بۆ سلەیمانی ڕۆژێک دە قەمەرە و 5 قەمەرە و 15 قەمەرای ڕۆژکەوە بەس بۆ پاسەکان مەمنوعە سەبەب چییە بەس بزانین سەبەب چییە ڕێنمایەکان جێبەجێکەنەوە ڕێنمایەکان 100% جێبەجێ دەکەین دەمام کە دە چێشاد با دەمانوێت فاسی دابنێن لە سێتەری ئاسانکاریمان لۆ بکەن وەمە ئەومان دێ سپاسی حکومەتی هەرێمەکەین ئاسانکاریمان لۆ بکەن هەموو فراهەزار فەقیری بێزار بوون لەو هەر بێزار هەر لە مارە بێزار بووینە بە قورعان وەڵی هەتا برێ خراپە لە چواردە سێوە برای تۆ نەچێتەیش وەڵی چی بکەین دەسەڵاتمان نییە و بەم ئەختیارە بە پیرێمان ئیشەکەن حکومەت وازمان لێ نایێنێتن و حکومەت هاقە مەمنون بابین ئێمە بەم ئەختیارەوە کاسی بکەین ڕێەکەشان لێگرتوینە و شکری خواکەن چی بکەین هێشتا گەنجی خۆ پێمەکە گەنجی گەنج بەس پێم بڵێ لەکوێ ڕێگریتان لێکرێت وەڵە لە سەتەرێ شێراوە خەڵکی هەولێرم شەو ڕۆژە لە سەتەرە خەوتومە بەخۆی لەنێو سەیارە ئەرێ بەخوای شەو ڕۆژە خەوتومە کاتی زانیاری هەولێرم هەیە ئەوەتە فەرمیگرە فەرمی باشەوە کاتی زانیاری هەولێرتە بۆ ڕێگا نادەن یعنی یەک پۆلیس دەتوانێت ڕێگری لێوە بکە یەک ئاسایی سەیتەرێ هەر خۆشمان لێت ڕاکاکەوتم با بە کوڕمان بە قەدەر توێ بۆ خۆ لێمان توڕای خەڵکی ئەو شارێنە خەڵکی هەولێرین هەزار زووتە قۆندەرم درانە لەو هەولێرە کاکە خۆم لێن توڕەمەکە ئەختیارم دڵم ناسکە بڕۆ وڵا لە سارە خەوتمە شەو ڕۆژە بەخۆ هەرەوە بە دیاریکراوی تۆ هیچی شێکە نەکردو و پارەت نەبردۆتەوە ماڵەوە چواردەی سێوە من یەک سەفەرم کردو هەرێ بەخۆ یەک سەفەر ئەوی شەو ڕۆژە لە گەراز لە سێتەرە خەوتم داواکاریتان چییە چیتان بۆ بکرێت پێویستان بەکاریمانە ئێمە خەڵکی هەولێرین لێرەوە ئەچین ئەگەر نەفەر هەبێ ئەچینە بەغدا لێ بە تاڵش بینەوە هەر مەمنونی سەفەرێکمان بۆ بینێتەوە 6هزارێکمان بۆ بینێتەوە بۆ ماڵم ناڵەکەم عینە لەگەر شێخستان لەگەڵ وڵە خواوەشی وەزعتان کۆ وەزع پێم بڵێ چەندی بلێ خراپ چەندی بلێ خراپ بەخوای قەر دەکەم چەند زار قەردم کردێ بەخوای هەمووتان لێرن هیچ شێ لەوە کۆبوونەتەوەیان بۆی علام وڵاتی لێرە بەس بەس بزانین لەگە شتەکە بیتن لەخۆمان بارکەی مڕی هەر بژێوی ژیانی ماڵم داڵمان کرێی خەتەکەتان خەتەکەمان 400 دینارە 400 چۆن دەرەچێت 400 لەو کابراایەکەش تەلەفۆن ماڵە دەکەێ وەڵەوە دانیشتی نەچی دێ بکەیت کلێکەش بدەیت دەرێ ئەگەروا بیت ئەمەش دەبی خەتەکەی بڕۆشی دەرێمەش خەتەکەدا لێ دەستینەوە داواکاری چێت چیتان بۆ داواکاریمانەوەی حکوومەت ڕێەکەمان لۆ بکاتەوە بژێوی ماڵ منداڵی خۆمان پیا بکەین ینی تەنازل نەکەین لۆ کەس ئیشەکەی خۆمان بکەین و هیچمان ناوێتمان گوزەران چۆنە بە بێئیشی و چۆنە ژی کاکە چی بن چار هەیە ئەوە خەرکەکان لە ژوورەوە کردو بەلا شعلش خەتی چۆن دەرەی تۆ مام ئەم خەتی پردێمە بەری ژیان و گوزەران تیش لەسەر خەتەیە بەخوای هیچ معاشێکم نیە لەو خەتە زیاتر ئەو یەک معاشم یەکەم ئەندامێکە ئەویش 4 مانگ جاری دەیدەن 5 مانگ جاری 150,000 بەری پێم بڵێ ئێستا ژیان و گوزەرانە چۆن بەڕێەکەی بە قورئان زۆر خراپە وەزعم بەس الحەمدولله شکر چی بکەم چارەم نییە هەر ئەوەیە بەری لەکوێ ڕێگریتان لێ دەکەن لە بازگەکان بە خودای زۆر جار لە بازگەی حکوومەت زۆر جار لە بازەکانی خۆمان دەرێن ناتوانانی بڕۆ ئەو بچی ئەو دیو نایێتەوە زیاتر گەشتەکانە لە بازگەی هەرێمی کوردستان لە هەردوو لایە بەرێ لە هەردوو لایە جار هەیە لێرە ئیزمانە لەو ئیزمانە جار هەیە لێرە دەنگ ناکە لێرە ناتوانانی بڕۆی دەرێ بڕۆی ناگەڕێیتەوە ئێ باشە من ماڵم لێرەیە ئایلم لێرەیە بە 15,000 دەستمە پردێ بە 10,000 دەستمە پردێ هەندێک تا دەبێت لە هین بشڕێمەوە لە کۆی و تەختە ئێ باشە بە 15,000 بچمە بای مەنزینەکەم ناکەم هەم ڕێگاکە قورس بووە هەم دوور بووە هەمیش پارەکەشی کەم بووە ئێمە خۆمان نەفەرمان 6,000 24,000 دەکا ئەگەر ڕێگا هەبێ جار هەیە من لێرە بە 12,000 بە 10,000 دەستم نەفەرەکە لە شێراوە دادەنم ناتوان پەڕمەوە 12,000 وەردەگرم 4-5,000 بەس بەنزینەکەمە 1-2,000 نان دەخۆم لێرە ئێوە معنای چیم بۆ مایەوە دەگەیشتی ئەی وەڵڵای ئەوە چەند سەفەرەکەم برێت چەند ڕۆژارێک سەفەرێک دەکەیت بەرێ چەند ڕۆژارێک برێت سەفەرێک دەکەیت ئەوە هەمووی تقریبا لێرە 20 سیارەی خەت پردێ 20 سیارە ئەو دی و ئێمە تایمان هەیە سعات 12 بە 12 بەدری دەکەین دەگەیشتی هەتا سعات 12 سرەی ئێمەیە سیارێکمان دەڕوا نیو سیارە هیچ ناڕوە بەخۆی ڕۆژەیە نەفەریش نەبێ بێ بەتاڵی بگەڕێیتەوە نەفەر نییە لەوەیە
گەڕەجەکەمە لێش داخراوە وەک ئێرە چۆن داخراوێرە وڵی داواکاریمانەوەی ئاسانکاریمان بۆ بکەن هەتاکەی ئێمە وابین کاکە بە سەردەلەکە دابنێن کاکە مانگەک 2 3 4 5 جوانە برێ کاکە ئەوەندە ئەتا بۆ خۆم قەردکەم کاکە کاک فلان ئەوەندە قەردەم بدێ هەتا ڕێگاکە دەکرێتەوە من ئەگەر مەعاشم نەبێ کەس بە قەردیشم نادەبێت دوکاندار جیرانمە دەچمە لای دەرێکا کە تۆ مەعاش نییە چی ئەشیا بە قەرد دەبێت بەچی دەمدەیتەوە شارەکەتم بۆ دەپرۆشی ناوەڵە ئێمە لە چواردەی سێوە ڕێزمان لە بڕیارەکاری وەزارەتی ناخۆ وەزارەتی تەندروستی کرد خۆمان کەرەتین کرد لە ماڵەوە وا تقریبا نزیکە بۆ 6 مانگە بێ ئێمە بێ ئیشین بەڕاستی حاڵ و گوزران ئەم خەڵکە زۆ خراپە داواکانی لە وەزارەتی ناخۆ لە وەزارەتی تەندروستی بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ئێمە با ئیش بکەین یعنی ئێستا سا کرێچیە سای خەتی بەکرێیە ئەو مەتعەمان هەمووی داخراون یعنی ژان و گوزانی خەڵک زۆ خراپە هیچ مەعاشێکمان نییە هیچ سەرچاوێکمان هیچ پارێکمان نییە لە سێنزەی سێوە هەتا ئەمڕۆ من 2 جار چوومە دەستێمانی 3 جار چوومە دەستێمانی ئێتۆ ماڵ و مناڵ بە 6 مانگ 7 مانگ بە 3 سەفەری سلێمانی بەڕێ ئەکرێ ئەمە درێژیش بێتەوە دڵنیا بابە درێژ دەکرێتەوە هیوادارین بەس بێ یعنی ژان و گوزانی خەڵک زۆ خراپە ئێمەگە پارەمان پێ بێ دەتوانین بۆ خۆمان پێداویستەکانی ماڵی خۆمان ڕۆژانە جێبەجێ بکەین لە حاڵەتێکە ئینسان هیچ پارێکی پێ نەبێ و تووشی نەخۆشی کۆڕۆنا ببێ چی خوشۆ بەسەر خۆیان بکە ئەگەر مەرگ یعنی من یەک هیوایەکم هەیە لە ژیان ینی یەک هیوایەکم هەیە لە ژیان کە کۆتایی بەخۆشی و ناخۆشەکان دێنێوەش مەرگە بەبێ جیاوازی بێ لە مەرگ وەجەنابیش ئینشەڵات تەندروست باشەبی بەڵام پێم بڵێ هەموو ڕۆژێک ئەمرین پێم بڵێ داواکاریتان چییە هەموو ڕۆژێک ئەمرین یعنی ئێمە ڕۆژانە ئەمرین و زیندوو ئەبینەوە یعنی بەڕاستی مردنە تۆ ببێ ئیش بی ئێستا ئێمە داوا ئەکەین ئیشمان هەبێ ئیش هیچی ترمان ناوێ فەرم ئەو خەڵکە هەمووی بێ ئیش لێرە کەوتووە ئەخە هەمووی ماڵی هەیە مناڵی هەیە هیوادارین لە وەزارەتی ناخۆ وەزارەتی تەندروستی بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی مە بە ئیش بکەین پێشە 4 نەفەرمان هەڵەگری هاتین بۆ سلێمانی ئێستا 2 نەفەر هەڵەگری 3 نەفەر هەڵەگرین بەدەستکێش و بەدەمامک هەر شوفێرێک پابەندی ڕێنمایەکە وەزارەتی تەندروستی نەبوو باغڕامە بکرێ نەفەر بەبێت دەمامەک ئێمە سەر ناکەوێنین کۆڕۆنا هەیە ئێمە ناڵی نییە بەڵام بێ ئیشی ناخۆشتر لە بوونی کۆڕۆنا زۆر سپاس لەبان جعدا خەوتووە ینی لە وتێلەکان ڕێ نەبووە یعنی بۆ عینی هەرێمێک نییە بەڵکی هەولێر لە سەرجادە خەوتووە خەرچی گەشتیار ئەوەندە 4,000 گەشتیار چۆتە سلێمانی باشە بۆ لێ ڕێژە دەنا کەمترشە لە ڕێژەی هەولێر مشکلەی نییە هەولێر بچکلەیە ئەمە بۆ ئەوە نییە یعنی خەرکەکە ئەگەر دەگیرێ بە عام بێت ینی بە ئەلێژ نەبێت ئەبستی لەو پیاوە و بەڕێزەوەی ئەڵێ قەدەغێ نێوان پارێزگایەکان برای گەورم قەدەغێ نێوان پارێزگایەکان نییە لە سنووری سلێمان هیچ قەدەغی هاتوچۆیەک نییە ئەچی بۆ ڕانیە ئەچی بۆ قڵاتزێ ئەچی بۆ پێنجوێن ئەچی بۆ باشماق ئەچی بۆ هەڵبجا دەیتە سلێمانی دەیتە کۆیە ئەچیتە گەرمیان ئەچیتە چەمچەماڵ ئەچیتە کەرکووک هیچ قەدەغەیەکی هاتوچۆ نییە فقط لە هەولێر هەیە بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان بەشێک لە خەم و گوزەرانی شۆفێرانی گەراج بەغدا بوو لە شاری هەولێر کە بەهۆی بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و قەدەغەی هاتوچۆوە ڕۆژانە و مانگانە دەناڵێنن بەوەیەوەی کە بێکاسبی و بێئیشکراون بەشێکیان باسیەوە دەکەن 4 مانگە هیچ بڕەپارێک نەچۆتە ماڵەکانیان و هاوکات لەگەڵەوەش هەموو مانگێک 400,000 کرێی خەتەکەیان نەدەن و 400,000یش کرێی خانووی ماڵەکانە دەن ئەمەش گوزەرانێکی قورسە بۆ بەشێک لە هاوڵاتیان کە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هاتۆتە کایەوە و ئێستا ژیان و گوزەرانیان زۆر قورس بووە بۆ هیوای توانی بم بەشێک لە خەم و گوزەرانی ئەم شۆفێرانە بۆ ئێوەی ئازیز و لایەنی پەیوەندیدار بگوازمەوە تا هەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردێ